لا دەستپێکی یارەکان لەفتەی سیپسی خولی ناوی عێراق و لە سەر یاریگای کەفاڵ زاخۆ بووە میوانی قاسم دەنیوە یەکەم و لە خوڵێکی 35 زاخۆ بە گۆڵێکی لۆکاس سانتۆسی بەرازیلی پێشکەوت کەوا بەسەر تۆماری کرد لە نیوەی دووەمیانی میوان پاڵەپەسۆی تاوی خستی بۆ سەر زاخۆ بۆ گۆڵی یەکسانی خەریک بوو یارەکە بە سوودی زاخۆ کۆتایبێت بەڵام یاریزانی پیشەگەری سەنیگالی دێمبا دێکاتێ لە خوڵێکی 85 ئەنجامەکەی بۆ قاسم یەکسان کردەوە لە خوڵێکی 94 یارەکەش هێرشبەر یانەی قاسم سیراجەدین سەباح بە سەر گۆڵی دومی بۆ یانەی قاسم تۆمار کرد بۆ ئەنجامەش قاسم تا ڕادێک لە ناوچەی دابەزین دوورکەوتەوە بە 34 خاڵەوە تا خانەی 15 زاخۆش بە 40 خاڵەوە لە خانەی نوێمی ڕیزبەندی خولەکە دێت کارژێڕیانی زاخۆ دوای تەواوبوونی یاریەکەش بڕیاردا سزای تەواوی یاریزانەکان بدات بۆی ئەنجامە خراپەکانی ئەم دواییەیان لە خولی نایابی عێراقدا